دەستان خۆش بێت سپاس سپاس. بەیانیتان باش بەیانیتان باش. خۆشەویستان ئێمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵین ئەم بەیانێش لە پرۆگرامی ڕۆژێکینەوە پێتانەگەینەوە بە هیوای ئەوەی کە هەموو لایەکتان تەندروستیەکی باشتانە بێ و هەموو لایەکتان بەهێز و توانە و چالاکێکی باشەوە لە کارەکانی خۆتانە بەردەوام بن ئەم بەیانیە و هەموو بەیانەکانی تریش بتوانن بە ڕوویەکی ئاسوودەی و گەشەوە لەگەڵ کەسەکانی بەرامبەرتانە لە شوێنی کارتانە تێکەڵی یەکتر بن و بتوانن بە ئاسوودەی کارەکانتان بکەن ئێمەش ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ کۆمەڵێ تەوەر و برگە و بابەت و کۆمەڵی میوزیکی جوانمان بۆ ئامادەکردوون کە پێشکەشیەوەی ئازیز خۆشەویستەکەین ئەم بابەتانش بە تەواوی هاوکاران و هاوکاری سەرچیم سەحەر پێشکەشتانەکەین بانی باش سەحەر ینی تۆ باش تۆ باشیت من باشم بەهیوای باش بوون سپاس هەر باش بی سڵاتان لە بازیزان بەیانیەکی جوانتان بۆ هیوا ئەخوازین و هیوادارین کە سەلامەت بن دڵ ئاسوودە بن کەشێکی یەکجار خۆشە پێما بە زۆرێک لە کەسەکان بە دڵیان بێ هەندێک لە کەسەکانیشەڵێن لەم کەشیانانێت تووشی کابە بم هیوادارین کە ئەگەر کەسێکیش هەست بە خەمۆکی و بێتاقەتێکەکە وا بێت کە وانە کات کار بکاتە سەر پلانەکانی بۆ ئەمڕۆی خۆی بە دەست و پەنجەی کاکژەنیار و کاکوەلیت پارچە مۆسیقایەکی زۆر جوان ئەڵبەتی یەکێک لە گۆرانیە جوانەکانی مامۆستا ناسری ڕەزازیمان گوێ لێ بوو جا کەشەکە باراناوی بێت و گوێت لە پارچە مۆسیقایەکی واو بە ئەی هاوارە بە بەیانیەکە چ بەیانێک بێ سڵاوتان لێ بە بەیانیتان بەیانیتان باش زۆر سپاسان کاکوەلیت مۆسیقایە کە پێشکەشتان کردن پارچە مۆسیقایی یەکێ لە گۆرانیەکانی کاک ناسری ڕەزازی خۆت باسێکمان بۆ بکە چۆن بۆ ئامەتان هەڵبژەر زۆر جوان بوو لەگەڵ کەشەکە زۆر یەکی گرتبووەوە ڕاستێکی سەرەتا بەیانیتان باش بەیانی باش لە سەرجەم بینەرانی عزیزمان ئەمڕۆ ئێمە باس لە گەنجینەیەکەکەین باس لە مێژوویەکەکەین باس لە مامۆستایەکەکەین باس لە ئاواز بێژێک لە دەنگبێژێک باس لە هونەرمەندێکی کورد دڵسۆز باس لە دانەرێکەکەین کاک ناسر هەڵبەتە تەنها ئاواز بێژ نییە کاک ناسر هەڵبەتە تەنها دانەری ئاواز نییە کاک ناسر هەڵبەتە تەنها مامۆستا نییە کاک ناسر گەنجینیکی زۆر جوانە زۆر پڕ زۆر پتە و کە بتوانین ئێمە پشتی پێ ببەستین بۆ زانیاریەکان بۆ مێژوو ئێمە بۆ هەر بەرنمەیەک تێبینیەوەمان کرد ئەگەر تێبینیەوەتان کرد بێەوە بۆ هەر بەرنمەیەک هونەرمەندێک هەڵە بژێرین بۆی بتوانین باسی کەین و بۆ منە ژیانی بگەڕینەوە کارەکانی بتوانین بە شێوازێکی هاوچەرخانە بە شێوازێکی نوێ پێشکەشی کەینەوە بە فۆرمێکی کە پێشکەشی کەینەوە هەڵبەتە ئەم جاریان کاک ناسڵمان هەڵبژاردوو بۆی بتوانین کار لەسەر چەند ئاوازێکی بکەین و پێشکەشی ئەوەی ئازیز و بینەرانمانکەین جا باست کردوتت کە بۆ نمونە تەنیا گۆرانی بێژ نییە زۆر چالاکە با بڵێن لە هەموو بوارەکە یەکێک لە بوارەکان ئەوەیە کە زۆر بە دوواداچوونیشەکە بۆ مۆسیقای ناوچە جیاوازەکانی کوردستان جا کاک ناسر کۆمەڵێ بابەتی کۆمەڵێ با بڵێن هێمای جوانی هەیە یەکێکە لەوانەکە بە هەر چوار با بڵێن لە هەر چوار باشەکەی کوردستانە ئاوازی خوێندووە لەگەڵ ئەوەشە بە هەموو شێوەزارەکانە ئاوازی خوێندووە زۆر جار باسیەوە کەین جیاوازی هونەرمەند ناسر ڕەزازی یعنی خۆ زۆر پرۆگرامی تایبەتیشیە بۆ لە دەستگای میدیای کورسات و کە چەندین لەو گروپانە و لەو شێوە دیالکتە جیاوازەکان بەڕاستی من هەمیشە باسیەوەکەم کە ژێرخانێکی زۆر باشی مێژووی میلەتی کوردی لە ینی هەمیشە کاری لەسەرەوە کردووە من زۆر ینی زۆر قسم لەگەڵا کرد و گفتوگۆم لەگەڵا کردووە دیالکتەکان ینی دیالێتی کرمانجی ژوور و بە بۆتان و هەکاری و باتینیەوە دیالێتی کرمانجی ناوەڕاست بە موکری و سۆرانی و شێوە زاری سلێمانی و تەنانەت گەرمیانیشەوە دیالێتی کرمانجی خواردمە حەزەکە ماوەژە بچکە زۆر بە زانستانە چۆناوی و بۆ نمونە بە کەلهوڕی و بە شێوازەکانی کە ئەجا ئەچووە سەر دیالێتی گۆران بە گۆرانی ڕەسەن و زازاکی و هەموو بابەتەکانی ترەوە زۆر بەم شێوە زانستیانە ئەچوە بوارەکان و کاگوەلی ئەمە تا چەند سوودەگەێنێ بۆ هونەرمەندە کە بتوانێت لە هەموو بەشەکانە خۆی ببینێتەوە من ئەتوانم بە یەک ئاماژەیەک بۆ نمونە باسی ئەو هەموو مێژە جوانی بکەم ئەو هەموو دەستکەوتی کاک ناسر بکەم کە بۆ نمونە لە چەندین کتێبە ئاماژەی پێکردووە کاک ناسر تەنها ئاواز بێژێک نییە نووسەریشە بەنی کتێبێکی هەیە بە ناوی نێو لە کۆمەڵگەی کوردەواریدا نێوی کچان و کوڕان با بڵین من کتێبەکەم نایە بە داتا با بڵین بڕاتە بێ ئەمە بۆ کاتێکە کتێبەکەم خوێندەوە ناوی ئەمەنە جوان و ئەمەنە بەشی بە شێوازێکی شیکەرەوە ئاماژە بە ناوەکانەکە ئێمە تەنانەت بۆ ئیشی لە کۆنسێرتەکان ناوێکمان لەو کتێبەوە هەڵبژار بە ناوی زمزیرانەوە
باشە هەرچەندێکە ئەو کتێبە ئەخوێنیت ناوی سیر و سەمەرە جوانەکەی لەوەیە کە بۆ نمونە کاک ناسەر هەر بابەتێک ئاماژەی بە هەر بابەتێک کردووە باسی مێژۆکەیشی کردووە پیاچونەوەی بە مێژۆکە کردووە بە بەڵگە باسی مێژۆکانەکە تەنها ئەوە نەبێت کە بڵین قسەیە بێ بیسترا بێتەوە ئەم وەری گرتووە و ئاماژەی پێکردووە لە کتێبەکان نەخێت ئەم با بڵین بە کاک ناسەر ئێماڵێ ئەندێجار مۆنتاژی مەیدانی هەیە یاخود هەڵێ توێژینەوەی مەیدانی هەیە کاک ناسەر توێژینەوەی مەیدانی بۆ ئەم بابەتانە کردووە بەدەر لەوەش کە خۆی لە تەمەنێکی زۆر مناڵیەوە کە ئاوازی خوێندە چۆتە سەر شانۆ لەمەنی 14 ساڵیەوە ئەمە کەم نییە وەکو دەنگ بێژێک سەرڕای ئەو هەموو نەهامەتی و سەرڕای ئەو هەموو کارەساتی کە بەسەرا هاتووە خۆشە هاوڕێمان باشە بەشەکەم لە کاکەژەنیار زۆر جار ئێمە باسی هونەرمەندان ناکەین و ئێستاش دوو کلیپی هاوکارانم ئامادەیان کردووە ئەم نەک هونەرمەند پێشمەرگەیەک بووە نەک گۆرانی بێژێک بەڵکو توانیەتی بە دوای مێژوی میوزیکی کوردیا کە ئێستا ئاماژەم پێیان لە هەر چوار پارچەی کوردستانە لە هەمان کاتیشا ئەو شێوە زارانەی کە بەکاری هێناوە کە لە زۆر پرۆگرامیکی تایبەت بەخۆی لە دەستگای میدیای کورسات پێشکەشیە کرد کە بانگەشتیەکردن لە پارچەکانی تری کوردستانەوە ئێستا ئێوە وەکو خوێندکارێک لە ئاکادمیە تا چەند ئێوە سوود لەم بەرهەمانە بینن تا چەند ئێوە توانن دەوڵەمەند بن بەم بابەتەی ئەم هونەرمەندانە کردویانە بێگومان ئەم بابەتانە سوودێکی زۆری هەیە هەم لە پەیماگا بخوێنێ هەم یا بۆ لە کۆلیژی هونەرە جوانەکان بخوێنێ بۆ ئێمە سوودێکی زۆری هەیە بەنسبەت مامۆستا ناسڕەوە کە بۆ منە بەحسم لەسەری کرد بێ یا بۆ منە بە دوای هەنێ زانیاریە گەڕابێتم کە هەروکو هاوڕازیزم کاگوەریت باسی کرد ڕێسەچکەرێکی باش بووە بەحسکاریکی باش بووە بۆ جگەل لەو کتێبانی کە بۆ من بۆ چەند زاراوەیە بۆ منە باسی هەنێ شێوە بڕگە هەنێ شێوە وشەی کوردی پەتیەکە کتێبێکیم هەیە کە میوزیک قسەشی لەسەر میوزیکی گەلان کردووە بەتابە بۆ منە ژیان نامەکان ژیان نامەی بۆ منە لودوی ڤان بێتۆڤن بووە یا لەسەر مۆتساب یا لەسەر مۆسیقای کلاسیک بووە ینی جگە لەوە چەند زانایەکیشی لەسەر بابەتانە هەبووە بۆیە توانم بڵێم بەڕاستی کانگایەکی زێر بووە ئەو کابرایە سەرچاوێکی زۆر بتەوە بۆ توێژینەوە بۆ فێرخوازەکانیش لە زانکۆ بۆی بتوانن ئەو ئاوازانەی یاخود ئەو سەرچاوانی کە ئاماژەی پێکردو لە کتێبەکان یان لە سایتەکانە یان لە مەڵپەڕەکانە با بڵین کە تایبەتە بەخۆیەوە زۆربەی زۆری خوێندکارەکان لە زانکۆیە لە پەیمانگاکانە سوودیان لێ وەرکردووە کاتێک کە توێژینوویەک دەرباری کە موزیکی کوردی ئەەکەن یا ئاوازێکی کوردی ئەەکەن ئەچنەوە سەرچاوەکەی یا توێژینوویەک دەرباری کە ناوێکی کوردی ئەەکەن ینی ئەتوانم بڵێم سەرچاوێکی زۆر بەهێزە کاک ناسەر بۆی کە لێکۆڵینەوە لە ناوێک یان لە نازناوێک ئەکرێ ئەچنەوە سەر ماڵپەڕەکانی ئەوە بۆچی لەبەری تاکە کەسە ئەتوانم بڵێم بەو چڕیە ئاماژی بەم هەموو ناوە بەم هەموو ڕەنگەی کردبێت بەو مێژووە بەو شیکردنەوەی وردەشەوە ئەو جیاوازتر لە دەنگەکەش سەحر زۆر جار باسی ئەوەیە کرد کە لەسەر دابوونەریت و هەڵسوکەوت و جلوبەرجیش یعنی ئەو جلوبەرگانەی کەلهۆڕیەک بۆ نمونە لەگەڵ باکووریەک بۆ نمونە لەگەڵ کەسانێک کە لە گەرمیانان هەمووی جیاوازی ئەکرد بە شێوەیە لە شێوەکان کاگوەلی یعنی هەموو بابەتەکان بەدەر لە میوزیک ئەو باسی کەلتوریە کرد ئێمە چۆن بۆ نمونەوەکو میلەتی کورد کەلتوری خۆمان بناسێنین ئەخۆی ئەمانەوێت لێرەوە نامەیەکشی بۆ بگەینین هەرچەندێک تەندروستی بەڕاستی لاوازە لەم چەند ڕۆژەیە ئومێدوارین کە تەندروست باش بێ ئومێدوارین کە بگەڕێتەوە نێو ناوەندی هونەری و بەو چالاکی خۆیەوە کاک ناسەر وتێکی هەیە زۆر جوانە ئەڵێ هەرچی زمانێکی هەرچی نەتەوەیەکی هەرچی ئاینێکی ئەوە پێیوەستە بەخۆتەوە بەڵام لەسەر ئەوە مرۆڤ بە زۆر جوانەوە قسەیە کە بتانی مرۆڤ بیت ئەتوانی جوان بیت ئەتوانی خۆت بیت بۆیە کاک ناسەر زیاتر چەختەکە لەسەر مرۆڤ بوون لەسەر ڕنگ لەسەر کللتور لەبروی هەموو نەتەوەیەک هەموو کاک سەرکۆیان سەحرخان هاوڕێیان ینی ئاگایان لە دەرەوەیە ئاگایان کە لە هونەری دەرەوەیە لەو وەزعی کە لە دەرەوە ئەگوزارێت هەموو گەرێک بە کللتوریەوە ئەناسرێتەوە پێناسەیەکە بۆ نەتەوەکە بۆ گەلەکە بۆیە کاک ناسڕی میشە لە خەمی ئەوەیە کە ئێمە بتوانین مۆرک و کللتوری خۆمان نەفوتێنین نێشێوێنین بۆچی لەبری ئەمە پێناسەیەکە ئێمە لە دەرەوەی ئەم چوارچێوی کوردستانەیە بۆەوە ناسراوین نەک بەوەی کە بۆ نمونە چەند پارەمان هەیە یان چەند خاکمان هەیە یان نەخێر چی کللتورێکمان هەیە کللتورەکەمان چییە
لە چی خۆی بین یەک شتی تر کە زۆ مستەسامیم کە لە دەستپێکی بۆم نەکە دەستی کرد بە گۆرانی وتن لە هونەرمەندەکانی پێش خۆیەوە دەستی پێکردمەوە لە مامۆستا ماملێ بووە یا مامۆستا حەسەن زیرەک بووە ئەم گۆرانیانەی دووبارە ئەکردەوە ئەوە ئەمە شەوای کردووە کە ئەزمونێکی زۆ بتە و باشە بێت کە بە قۆناغ بە قۆناغ ڕۆشتووە باش کاک ژێنێر جا تۆ بەسی خاڵی کرد کە ئێستا ئەمە لەناو با بڵێن دەنگ بێژەکان لە ناو گۆرانی بێژەکانە ئەمە ئەبینین زۆریان هەر بەو شێوەیە بە گۆرانی با بڵێن گۆرانی بێژەکانی پێشخوانەوە دەست پێەکەن بەڵام لەوانەیە نەتوانن با بڵێن ناوی خۆیان تۆمار بکەن واتە ئەوانیش کەسێکی دیار برد بەردەوامە بن هەر لەسەرم ڕێچکە مامۆستا ناسر بەڕای تۆ وە کەسێکە هەم لە بواری زانستیەکە قوڵ بوویتەوە هەم تا ڕادەیەکی زۆریش ئاشنای بەرهەمەکانی لا دوایە تایبەتمەندی دەنگەکەی چییە کەوای کردووە کە ئێستا خۆی یەکێک لە کەسە هەر گەورەکانی بواری مۆسیقای کوردی و بواری گۆرانی بێژیە سەرەتا ئەمە بە کە هەر وەکووت باسی دەنگە کرد پێشە موشت هەر یەکی بۆ منە لە هونەرمەندێک ڕەنگێک تایبەت بە خۆی هەیە و شێوازی فۆنەتیک و گوتن تەنانە لە دەقی وتنەکەشە شێوازێکی تایبەت بە خۆی هەیە و ئەمە ژوای کردووە کە بوتێ بۆ منە ینی زۆر کات بەدەست خۆی نییە شتەکە ئەچێتە ناو ناخی کەسەکەەوە چواردەوریەوە مامۆستا ناسر دەنگێکی هەیە بەڕاستی زۆر حەماسێتێکی هەیە حەماسێتێکی زۆر کورپەروارانەی پێوەیە یعنی کاتێکە گوێ لێ بێ جگە لەوەی کە شێوازی ڤێبراتۆ بڵن شێوازی نەبری گوتنی چڕینی ئاوازەکانی زۆ بە جوانی ئەچڕێرا زۆ بە جوانی ئێڵێتەوە یا چۆنڵی ئەکسپرشنیەکە بڵێن ئێڵێتەوە چۆن لە شوازە باما جگە لەو حەماسێتی تایبەت بەخۆی هەیە کە بۆ منە دەنگێکی بۆ منە شێوەی تووڕێیا شێوە ئەو حەماسێتی پێوەیە کە بۆ منە لە مۆسیقای نیشتیمانی ئامۆنە لە مۆسیقایەکە کە ڕژێنەرە بەڵێ ئەمە ژوای کردووە کاتێکە بوون منە گۆرانێکی ڕۆمانسیش ئەڵێ ئەو دەنگە ڕێک دێتە سەر ئەو با بڵێن هەر گۆرانیەک ئەڵێ ڕەنگی خۆی وەرەگرێ سەحرخان کاتێک کە باس لە دەنگ ئەکرێ ئێمە دوو جۆری دەنگمان هەیە بۆ ئاواز بێژان یەکێکیان دروست کراوە یەکیان خودی بەهرەکەیە کە تایەتی کاک ناسر خودی بەهرەکەیە ڕوحی بەهرەکەیە بۆیە کاتێکە بەبێ موزیکش کە شتێکە خوێنێ پارچەیەکە کۆپلەیەکە موتیڤێک هاوڕێن باسی ڤێبراتۆی کردێمە لە ناوەندی قسەکان هەندێک جار وشەی ئەکادمی بەکارێنین ڤێبراتۆ واتە لەرینەوەی دەنگ لەرینەوەی کاتێکە بەبێ موزیکش کۆپلەیەک ئەخوێنێت یەکسەر ئەچەس پێ بەناختەوە ئەچەس پێ بەڕۆحتەوە ئەو ئاوازە هۆکارەکە چی هۆکارەکە جۆری نەبرەکانی دەنگێتی جۆری قورجێتی کە خوێندنیەتی ئەو دەنگی کە کاک ناسر سەرڕای ئەو هەموو مێژ و سەرڕای ئەو هەموو ڕسێرجی کە کردوێتی ئەزانێت چۆن بخوێنێت زۆر باش لەگەڵ گفتووەکانمانە باەمە بینەرانژەکە بەرهەمێکی کا هەبێ جۆمان لە میوزیک بەدەر لەوەی کە چەند کارێکی مامۆستا ناسرمان ئامادە کردووە ئەمڕۆ کارێکی هونەرمەندی خۆشەویست محەممەد عەباس بارامشتان پێشکەشەکەین دەستاشنیە بۆی
جەتان دەستان خۆش خۆش بێ بێت. گۆرانیەکی زۆر زۆر جوان گرەیەکی بێخۆڵە مێشباقیەکی کاڕوە هەرچەند زۆر جار من کاتێککە گۆرانی ئەڵێمەوە هەندێک جار ئەبینم لە زۆرێک لە شوێنەکانە دقەکەم لە بیرەچێتەوە یان وەڵا نازانم ئەو پرسیارە لە کاگوەلیت بکە بڵێم کاگوەلیت بەڕاستی زۆرێک لە کەسەکان پێیان خۆشە گۆرانیەکە لەگەڵ خۆیان بڵێنەوە بەڵام زۆر جارە بینی دقێ وشەیەک لە شوێنەکە لە بیریان نامێنێت چی بکرێت بۆ ئەوەی کە تۆ بتوانیوە باش لەبەری بکەیت ئەوەی کە بڵێرەوە کاغەزی لە ڕێ وڵا ئافرم ئەبێ وڵا ئافرمە لە کاکسەرکە وەرگری کە چیە مەڵاکەی جا ئێستا سەرکۆ بە من ئەڵێ ئافرم پێم وای بە سەرکۆ خۆی گەروابێ یەک بە یەکی وشەکانی من ئافرمەکە نەخە ئەو مووقیفەوە کە باشە من بڵێم سەرکۆت لە سەرەتا و تا ئەخیری گۆرانەکە من بگەڕەوە نەموتووە ئێوە ئافرەمە چی بوو؟ ئەوە کاگۆلیە زانێ بەڵێ سەحرخان خۆی لە قۆناغێکی با بڵین خوێندنما منیش تووشی ئەو گرفتە بووم ئەوە نەگرفتی من هیچ زۆرێک لە کەسەکان ئەوەیە کە بۆ منە ئێمە زۆرجار گوێ لە ئاوازەکەگرین بەڵام گرنگی بە شعرەکە ناین بەڵێ ئەبێ بچین بە شاعرەکە یا شاعرەکە لێ بەرکەین هەنی هێشتا ئەو ڕۆژەم لە بیرە لە قۆناغێکی پەیمانگا بووم گوێمان لە ئێمە گیانەیەکین لە دوو جەستادا باشە تەنها ئاوازەکەم لەبەر بوو شعرەکەم بە تاواتی لەبەر نەبوو هەرو زۆرێک لە کەسەکان ئاوازەکە ئەزانن لەبەریانە بەڵام شعرەکەی هۆکارەکە ئەو بوو کە ئێمە بۆ منە بە شاعرەکەیان ناچوین تەنها ئاوازەکە لە گوێسکەما بوو ئەچەپی بە گوێسکەمانە بەڵام بە شاعرەکەیان ناچوین بۆچی جوانی ئاوازەکەی لێکردو بووین لەگەڵ ئاوازەکە سەما بکەین لەگەڵ ئاوازەکە بیڵینەوە بەڵام وای لێ نەکردوین کە بچین بە شاعرەکەیە جا هەنێک جارش کاگە شعرەکە و لە بیرەچە لای وڵا ئافرم گرنگەوەی بەردەوام دانەبڕی باشە زۆر زۆر سپاس دەستان خۆش بێت